نمونەی نەوتی خۆمانە کە ئەم ئەوەی ئەیبینی لێرانە نەوتێکی خەفیفە کە باشترین نەوتە لە عالەم و هەروەها ئەم ئەزیزە و شتانەی کە لە لایەنی سەلامەتی و کە زۆرتر گرنگی پێوەدەین بۆ پاراستنی ئەو کەسانەی کە لە شەریکە ئیشەکەن. سڵاوتان لەبێ کاتتان باش لە فیستیڤاڵی هەنجیری تەختەغ ئەم جارە بارامێکی جیاواز هێنراوە تام شوێنە و نمایش کراوە ئەویش نمونەیەکە لە نەوتی شیواشۆک لە سنووری تەختەقە. من لەگەڵ ئەندازیاری بەرەمێنانی پرۆژەکە قسە دەکەم. سڵاو لێبێ ئەم کاتت باش. هۆکاری هاتنتان بۆ ئێرە چییە؟ چی وای کردو ئەم نمونەی نەوتە بێنن بۆ ئێرە و پێشانی میوانانی فیستیڤاڵەکە؟ بەڵێ ئێمە وەکو شاری تەختەق کە دەوڵەمەندە بە کوشتوکاڵ و دەوڵەمەندە بە کێڵگەی نەوتی تەختەق، ئێمەش لەو لایەنەوە کە زیاتر بۆ ئەوەی ئاشنای خەڵک بکەین بەو بەرهەمەی کە هەمانە بۆ کێڵگەی نەوتی تەختەق بان هێشتراوین لێرانە ئەو زۆری نەوتەی کە هەمانە لە کێڵگەی نەوتی تەختەق وەکو شەریکێتی تێوە بکۆ لەگەڵ ئەو ستافەی کە ئێمە ئیشی لێەکەین وەکو لایەنی سەلامەتی حەزمان لێ بۆ ئەو کەلوپەلانی کە بەکاری دێنین بۆ ئیشەکەمان بەو خەڵکی ئاشنا بکەین. ئەمە هێناوتانە لێرە چی و چیە؟ نمونەی نەوتی خۆمانە کە ئەم ئەوەی ئەیبینی لێرانە نەوتێکی خەفیفە کە باشترین نەوتە لە عالەم و هەروەها ئەم ئەزیزە و شتانەی کە لە لایەنی سەلامەتی و کە زۆرتر گرنگی پێوەدەین بۆ پاراستنی ئەو کەسانەی کە لە شەریکە ئیشەکەن. دەبینی بەرەمەکانی تر کاری دەستیان شتێکە بۆ فرۆشتن هێناویانە. ئێوە لێرەکان بەرەمانە پێشانی میوانین فیستیڤاڵ دەدەن ئەوان پرسیاریان چیە و ئێوە چ ڕوونکردنەوەیان لەسەر بەرەمەکە پێت؟ بەڵێ ئەوانەی کە دێن لێرانە زیاتر ئەوانەی کە زیاتر ئاشنان بە لایەنی نەوتەوە زیاتر بۆ نمونە ئێمە لە زانکۆی کۆیە تەڵەبەی لێیە تەڵەبەی زانکۆی هەندەسەی نەوتێن زیاتر پرسیاریان هەیە و ئەوان زیاتر حەز بە بابەتەکان و هەروەها خەڵکی تریش کە ئەو خەڵکی کە هەمانە بۆ ئەوەی زیاتر ئەو نەوتەی کە هەیە تەختەقە بیبینن لە نزیکەوە بزانن چ زۆرە نەوتێکە. زۆر سواس. بەڵێ ئەمە وتەی ئەندازیاری بەرەمێنانە لە پرۆژە نەوتی تەختەق باسی لەوە کرد کە میوانان دێن سەیری بەرەمەکە دەکەن و زیاتر وەگا و باسی کرد خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان کە لە بواری نەوتدا دەخوێن ئەمان زیاتر دێن و لە نزیکەوە بەرهەمەکە دەبین.